بەهۆی تۆپباران و بردومانی فڕۆکەی سوپای عێراقەوە دانیشتوانی گوندەکانی قەڵاو قۆمپەڵک و شۆراو لە ناحیەی نەوجوولی سەر بە قەزای کفری لە شوێن و جێی خۆیان ئاوارە بوون. هێلیکۆپتەرەکانی سوپا و حەشتی شەعبی لەبەری تێرۆریستانی ناوچەی پەڵکانە خەڵکی مەدەنیان کردوتە ئامانج. تیارە دیە بدا لە هاوڵاتی خۆی تیارە قەسمانی کردە تا هەلە بەیان تا نیمەڕۆ مدفعی وەشانە بۆ ئێمە عێراقی نیمان هاوڵاتی نیمان دووبارە هاوارە ناتۆ لەمان قەومە لە دوو زاتینە لە لەش ناماتیلن هەم گەرەگان هاوارە مام کەن کاکە ئەو ماڵ و خاڵ گشتەوە تا بارەکە ڕاکە خەڵکی گشتی ڕاکە دەسڵات مەمە چییە کاکە ئێمە هیچ دەسڵاتێکمان نییە خەڵک فەقیر فوقرایە. ماوەیەکە بەهۆی دەرکەوتنی گروپێکی تێرۆریستی کە داعشە پەرتەوازەکانی ناوچەکەن سنووری ناحیەی نەوجوول و گوندەکانی نێوان کفری و خورماتوو بوونەتە شوێنی چاوتێبڕینی حەشدی شەعبی. بردومانی ئەم فڕۆکانش بەلای بەرپرسانی ناوچەکەوە پەسەندکراو نییە. لە بەیانیوە بە دوو کۆپتەر قەسفی سنووری دیەکانی ئێماکە قەسفی قۆمپەڵکی کردووە، هەروەها تۆپژ لە تۆبارانی دێی قەڵای کردووە، بڵێندێکی شۆراوی چۆڵ کردووە. ئەو دیانێ و سنوورە جارێکی تر بۆ جارێکی تر ئاوارە بوونەوە، ینی بەداخەوە حکوومەتی عێراقی جارێک کرد و باتی کردەوە و حکوومەتەی بەعسە کەی دەسەڵاتی هەبوو تۆپ و تیارەکانی بەرامبەر خەڵکی سڤیلی کورد بەکارهێن. هێزی پێشمەرگە بە تەواوی لەو ناوچەیەدا جێگیر و ئامادە باشە. ئەگەرچی ئەم ڕووداوە چاوەڕوان نەکراو بووە، بەڵام ئەوان خۆیان بۆ هەر ئەگەرێک ئامادە کردووە. ئێمە خەڵک دڵنیا دەکەین و هەرچی هێزێک بێوێ بێتە ئەم سنوورەی ئەمە تەعدا بکە لە هەرج دێهاتێکمان لە هەرچ هاوڵاتێکی ئەم سنوورە لە کەس قبوڵی ناکەین، بەڵام هیچ ئەعلانێکی شەڕیشمان پێ نییە ناچینە سەر کەس و تعداش لە کەس ناکەن، بەڵام تعداش لە کەس قبول ناکەن بەڕاستی، بەڵام ئەوانەی ڕووەدان نە ئێمە پێمان خۆشە و نە لە ساڵح کەس شە. ناوچەکە ئارامە، بەڵام حکوومەت و لایەنە ئەمنیەکانیش پشتیان لێ نەکردووەتەوە. وەک خۆیان دەڵێن بە هیچ ڕێگایەکدا ناتوانرێت ئارامی لە خەڵک تێک بدرێت. سامان کەریم، کورد چاد نیوز، سنووری ناحیەی نەوجوول.